ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی مجاهدتر لە ڕێگەی کەناڵی هیواوە لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک سەبارەت بە هەندێک باس و بابەت کە ئەمڕۆ بۆم هەڵبژاردوون قسەی لەسەر بکەم. سەرەتا قسەیەک سەبارەت بە دۆخی سوید و ڕاسیزم لە سوید و ئەو دوژمنکاریەی کە هێزە ڕاستیستەکان لە سوید سەبارەت بە موسڵمانان تەبلیغێکن قساکەین. دواتر سەبارەت بە بڕیارەکانی دادگای دادی نێودەوڵەتیە دادگای لاهای سەبارەت بە کێشەی فەڵەستین و سەبارەت بە داوایە کە باشووری ئەفریقیا پێشکەشی کردبوو قسە و باسێکتان پێشکەشەکەم. بەشی سێمی بەرنامەکەم کە دوای نیو سعات لە ئێستا دەستپێیەکە گفتوگویەکەوێت لەگەڵ هاوڕە ڕێبوار عارف سەبارەت بە و ناڕەزایی و خۆپیشاندانەی کە شارەکانی کوردستانی گرتوۆتۆ بە تایبەتی سلێمانی. دوای بەرنامەشم دوا بەشی بەرنمەکانیشم سەبارەت بە ناڕەزایی و مانگرتنە کارگەریەکانی ئێرانە، بە تایبەت مانگرتنی کارگەرانی فولادی ئەهواز و دۆخی جمهوری ئیسلامی و ئەو ئاڵ و گۆڕانی کە لەو وڵاتەیە پێش هاتووە لەگەڵ هاوڕێیە سەلاح مازووچی تیشکە خینە سەر یا لەو گفتوگوۆیە ئەو تیشکە خاتە سەر و جوای پرسیارەکانمانێتەوە سەبارەت بەم بابەتە. بەڵێ ئازیزان، ئەو باسی کە لێرە پێشکەشێکم سەبارەت بە ڕاسیزم و موسڵمان دوژمنی بەڕاستی دوژمنایەتی کردنی موسڵمانان لە سویدا ئەتوانن ئێوەش نەزەر و بۆچوون و تێبینیتان هەبێ لەسەری. خۆشحاڵە بووم و پێشوازی لە هەر تێبینیشی ئێوەی ئازیز دەکەم، بەڵام دیارە بەداخۆ ناتوان ڕاستە و خۆجوابی تێبینەکانتان بەمەوە، بەڵام هەر کۆمنتێک و هەر بۆچوونێک هەبێ بەڵێنە دەم لە بەرنمەکانی داهاتووە قسەی لەسەر بکەم و زۆرتر باسی لەسەرکەم چکە باسێکی گرنگە بە بڕوای من، یاوەتە هەر بە کۆمنت وەڵامتان بدەمەوە. و هەروە سەبارەت بە مەسەلەی دادگای لاهایش و ئومێدەوارم لە بەشەکانی تری بەرنمەیە ئەگەر کۆمنتێکتان هەیە پرسیارێکتان هەیە بۆ ئەو میوانانێک کە میوانداریانەکەم ئەمڕۆ بە کۆمنت بینووسن و من هەوڵەدەم بە پێی توانە و بە پێی بواری بەرنمەکان پرسیارەکانی ئێوە سەرنجەکانی ئێوە ڕوبەڕووی میوانەکانم بکەمەوە. بەڵێ ئەمڕۆ چەند ڕۆژ لەمەوبەر یاخود لە سەرەتایم هەفتەیەکە تێپەڕی سەرۆکی حیزبێکی ڕاسیستی سوید کە ناوی حیزبی سبارە دیموکراتەرنەیە دیموکراتی سویدەکان بە ناوی ڕیکارد یۆمسهۆف کە خۆی سەرۆکی گوایە کۆمیتەی داد کۆمیتەی عەدلی پەرلەمانی سویدیشە سەرنجێک و تێبینێکی دا خود تەسریحێکی دا و لێدوانێکی دا کە بوو بە مایەی قسە و باسێکی زۆر لە سویدە. ئەو لە لێدوانەکەی قسەی لەسەرەوە کرد کە بێ حیجاب نەک قیناع و مەقنەع و یاخود نیقاب و ئەوانە حیجاب لە شوێنە گشتیەکانە لە سوید قەدەغە بکرێ و بە جۆرە لە جۆرەکان قسەی لەسەر دینی ئیسلام کرد و وتی مزگەوتەکان و شوێنانی کە تەعالیمەکانی ئەم دینێتی هاوترێتەوە لەگەڵ دیموکراسیەتان نایەنەوە ئەمانە بەشێک نین لە کەڵچەری سوید و لەم بابەتەشتانە دیارە یەکەم جاری نییە ڕیکارد ئەم جۆرە لێدوانە نەبا، پێشتریش لە لێدوانی ترا سەبارەت بە سووتاندنی قورئان و ئەوەی کە ئەمە دیفاعی لێ کرد و داکۆچی لێ کرد و بەکارێکی شیاوی زانی بوو بە جێگای گفتوگۆ و باس و قسە و ڕەخنی جۆر بە جۆر یاخود لە ئەنگلیش هەتا. ئەساسی مەسەلەکە چییە؟ بە بڕای منەوەی کە بۆم بکرێت لە چارەشێکە سەبارەت بە مەسەلەی قسە بکەمەوە بڵێم کە حیزبی سوارە دیموکراتە هیچ پەیوەندێکی بە ئازادی دەربڕینەوە نیە، هیچ پەیوەندێکی بە بڵێن پێودانگە پێشکەوتن خوازەکانی دنیاوە ڕەخنەگرتن لە دین و ڕەخنەگرتن لە بیر و باوەڕی دواکەوت و کۆنەپەرستانە یاخود ئازادی ئینسانەکانە داکوچی لە ژنان و ئەوانە نییە لە بەرامبەر بڵێن دینی ئیسلامە یاخود ئەو
سەرکوتێکی ئیسلام بەسەر ژنیادا سەپان و هەرگیز باسەکانی ئەو قسەکانی ئەو لەم چوارچێوە دەرناکەوێت بگرە. ئەوە ئەم حیزبە بەگشتی زۆرتر مەبەستیان بەلا ڕێیابردننی کێشە و گرفتەکانی کۆمەلگای سویدە. کۆمەلگای سوید لە 20 ساڵی ڕابردووە زۆر بە خێرایی قەڵەشتێکی چینایەتی زۆر گەورەی تیا دروست بووە. هەر ئیحساڵەتەکانی هەفتەی ڕابردوو باسی ئەوەی کرد و ئەوە بڵاو بووە لە ڕێگای هەندێک ناوەندەوە کە لە سویدا ئەمڕۆ 5 کەس یاخود 5 خێزان بە ئەندازەی 5 ملیۆن لە دانیشتوانی سوید ئەملاکیان هەیە. کاما کاتە قەڵەشتێکی زۆر گەورە خەڵکانێکە لە دەرەوەی سویدن و مۆدیلی سویدیان بیست و زۆر جار پێیان وایە سوید نمونەیەکە لە نمونونەکانی کۆمەلگایەکی یەکسان و کۆمەلگایەکی مرافەهە و ئەوانە، ئەمە بۆ ڕابردوو ڕەنگە ڕاستی تیا بوو بێ وەیشێک بۆ لەو کۆمەلگایانەی کە دەوڵەتی ڕەفاهەتیایە زۆر لە پێشەوە بۆ زۆر دەستکەوت بەدەست هاتووە. بەڵام لە ماوەی 20 تا 30 ساڵی ڕابردووە گەلێک لەم دەستکەوتانە وەرگیراونەتەوە و بە شێوازێکی زۆر سەریع قەڵەشتە چینایەتیەکان لە ناو کۆمەلگای سویدا دەرەکەون و خەڵک هەژارەکرێن بە زۆر و لە کوژبنەکانی ئەم کۆمەلگایە چەسانوەیە کوستەمێک دە بەرامبەر کارگەران و لە بەرامبەر خەڵکی هەژارە بەڕێوە ئەچێ کە تەنانەت هەندێک لە کارەکانەکرێ بە کۆیلایەتیش بژمێرە و تایبەت ئەوانەی کە ئیقامەیانی یاخود کاری ڕۆژەکەنوانە. بەرحاڵ کۆمەلگایەکە کە لەو مۆدیێلە کە لە پێشترا بووە زۆر دوورکەوتوتەوە و ئەم قەڵەشتە و ئەم فراوان بوونەوەی قەڵەشتە چینایەتیە کارێکەکە کە هەمیشە ئەم کۆمەلگایانی کە بەدەست ئەم جۆرە گرفتانەوە ئەناڵێنن توند و تیژی تایەنە زۆر پەرە ئەگرێەوە پەرە ئەسێنێ. ئەو بەشێکەوەی کە تاوانکاری لە سویدا زۆر باڵای کردووە و خەڵکانێکی زۆر تێوەگلاون لە تۆڕە تاوانکارەکانە بەشێکی بۆ ئەمە ئەگەڕێتەوە. توند و تیژی و ڕق و بێزاری و تووڕەیی بێ متمانەیی و تاریکبینی و بێ ئایندەیی باڵی بەسەر بەشێکی زۆری لاوان و گەنجانی ئەم کۆمەلگایە کێشاوە بە تایبەتی ئەوانی کە باگراوندێکی غەیرە سویدیان هەیە خود لە سوید لەدایک نەبوون یا کە سوکانن لە سوید لەدایک نەبووە و ئەمە دۆخێکی زۆر نارەباری خۆڵقاندووە وەگوتم کە توند و تیژی تایە پەراگرێم توندی تیژیە بۆی تەوجیه بکرێ بە ئاراستەیەکە کە سیستەمەکە پارێزراوە بێ. سەرمایه‌داران چینی باوەدەست هەمیشە قازانج و بەژەوندیانە کە ئەم توند و تیژیە ئاراستەی جێگایشی ترکرد لە بریەوەی کەوا سیستەمەکە چاڵنج بکەوە نظامەکە بێ گۆڕێ تەوجیه بکرێ بە دژی ئەوانەی کە گوایە لە دەرەوەی وڵاتەوە هاتوون. دروستە کە لە 20 ساڵی ڕابردووە هاوکات لەگەڵ هاتنی پەنابەرێکی زۆرە دۆخی ئابووری کۆمەلگای سوید و دۆخی تەنانەت ئاسایشی کۆمەڵایەتی و ئەوانەش تێک چووە. بەڵام زۆرشتی تر ڕوویاوە لە ماوانەیە کە تیشک ناخرێتە سەری و باسی ناکرێ و ئەو هەژاری و ئەو بێ ئایندەی کە بەسەر بەشێکی زۆری کۆمەلگایە داسەپێنراوە قسەی لەسەر ناکرێت تەنها شتێکە زەخەکرێتەوە ئەوەیەکە پەنابەران لێرە. ئەمە لایەنێشێتی لایەنێکی تری ئەوەیە کە بەڕاستی زۆر جار ئەم جۆرە گیان و ڕۆحیەتە کە دیارە نهێنیە کەشف ناکەم ئەگەر بڵێم بەشی زۆر ئەوانەی کە دەنگەدەن بە ئەم حیزبە ڕاستیستیەوە ئێستا نزیکەی یاخود زیاتر لە 120 پەرلەمانی سوید یاخود دەنگەکانی سویدیان هەیە. ئەوانەی کە دەنگیان پێدەنویان گەنەوە جێگایەنە هەر کارگەرانن بەشێکی کارگەرانی سوید کە لە هاتنی پەنابەران بێزار و ناڕەحەتن و پێیان وایە کە ئەمەیە کێشەکانی سوید تایە ئەتوانێت کۆ ببێتەوە لە بری ئەوەی کە ئەم ئازایەتیەوە ئەم توانای لە خۆیان شک بەرن کە ڕوبڕی نیزامەکە و سیستەمەکە بوەستنەوە هەوڵ بدەن موسەوی بەسەرەکیەکانی ئەم دۆخە تۆمەتبار بکەن یاخود ڕەخنە لێ بگرن یاخود لۆمە بکەن خەباتیان لە بەرامبەر بکەن و ئاسانترین شتەوەیە دراوسێ سەرڕەشەکان ببینن کە ئەو هۆکاری تێکچوونی ئەم بارودۆخەیەوە هەموو ڕق و تووڕی بێزارێکی خۆیان بەسەر ئەمەیە بەسەر ئەم کەسە بێ توانایە لە دیفاعکردن لە خۆی لاوازە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە زمان نازانێت کە زۆر لە یاساکان نازانێ
زۆرترین تووڕێی و بێزاری بەسەر ئەمانە خاڵی بکەنەوە و ئەمە زادەی بە جۆرێک ترس و بە جۆرێک ئامادە نەبوونە بۆ خەباتکردن و بەرەو ڕووبوونەوەی سیستەمەکە کە ئەم دۆخە ممکنە بەرەو خراپتریش بچێ و ئەو ڕاسیزمێک کە لە سویدا هاتوتە پێشەوە بەشێکە لە ڕوتێکی ڕاستڕەوی کە دنیای داگرتووە زۆر دوور نییە ترامپێکە نازانم بۆچی ناکرێت بە فاشیستی ناوبەرین کە زۆر لە تەسریحاتەکان و لە لێدوانەکانی بۆنی فاشیزمی لێدێ زۆر ئەگەری ئەوەی هەیە کە بێ بە دەسەڵاتدار دووبارە لە گەورەترین وڵات و بەهێزترین وڵات و پرچەکترین وڵاتی دنیاە بۆتینمان هەیە لە رووسیا کە شەڕی لە ئەوروپای خۆڵقانەوە بە هەموو شێوازێک کۆمەکی ڕاستڕەوەکانەکە ئەتوانێت کەسێکی ئەو پەڕی ڕاسیست و ناسیۆنالیست و فاشیست بیبینی و بەڕاستی بەشێک لەوانەیە کە قسەیان لەسەر سوبارە دیموکراتە ناهەیە ئەڵێن ئەم تەسریحاتانەی یام لێدوانانەی ئەم کەسەی سوبارە دیموکراتانە بۆیە هاتوو بۆی کۆمەک بە رووسیا بکە سوید لە ئاستانی چوونە ناو ناتۆیە کێشە دروستکردن لەگەڵ تووشی هەمووچینە یارمەتیەوە باکە سوید درەمتر بچێتە ناو ناتۆ مەش بە قازانجی رووسیایە و ئەمە دوور نییە کە ڕاستیش بێت بەرحاڵ مەبەستمەوەیە کە ئەمەی کە لە سویدا ئەیبینین بەشێکە لەم جوڵانەوە گەورە جیهانیە و ئەگەری ئەوەی هەیە ساڵەکانی داهاتووی ئەمە لەسەر ئاستی دنیاە ساڵانی زۆر تاریک بن ئەگەر خەباتێکی هەمەلایەنە لە بەرامبەریان لە بەرامبەر ئەم ڕاسیزم و لە بەرامبەر ئەم دوژمنکاریەی ئینسانە سەر هەڵەدا هەرگیز دڵخۆش نەبین بەوەی کەوا حیزبێکی سویدی قسە بە یاخود هێرش ئەباتە سەر ئیسلام دوژمنی ئەوان دوژمنکاری ئەوان لەگەڵ موسڵمانانە لەگەڵ کەسەکانە لەگەڵ خەڵکانە نەک لەگەڵ ئاین و بیر و بۆ چوون و تێڕوانینەکە و ئەو چەپانش بەداخەوە کە دڵیان بەم بابەتە ڕوبەڕووبوونەوە نەخۆشە یاخود بەم بابەتە ڕەخنانە خۆشە زۆر زۆر لە هەڵەیەکی گەورەیان دوژمنکاری یاخود ڕەخنێ یاخود بەرامبەرچەی ئێمەمانان لەگەڵ بیر و بۆچوونە دینیەکان و یا تەنانەت ئیسلامی سیاسیە نابێ هەرگیزە هەرگیز سنووری لەگەڵ ڕاسیزم و دوژمناتیکردنی ئینسانی موسڵمانە بسڕێتەوە سنووری ڕەخنەی شۆڕژێڕانەوە ڕەخنەی پێشکەوتون خوازانە لە ئاین هەمیشە بێ دیار و ڕوون و ئاشکرا بێ و خۆی جاکاتەوە لەو پەلامارانی کە ئەخرێتە سەر ئینسانەکانە برێتە سەر ئینسانەکان بە هۆکاری بیر و بۆچوونی ئاین و بیر و بۆچوونی دینیانەوە ڕەخنە لە بیر و بۆچوونی دینیان شتێکە برنەژێ پرسیاری کەسایەتیان و تۆمەتبارکردنیان بەوەی کە کۆنە پەرستن دواکەوتون فێری شارستانت نابنەوەوانە شتێکی ترە ئەوە ڕەخنەی ئێمەمانانی چەپ و ئازادی خواز نییە کە ئەساسی هەموو خەباتێک و هەموو هەوڵێکمان بەختەوەری ئینسانە و ئینسان سەرەتا و کۆتایی هەموو هەوڵێکی ئێمە و هەموو ڕەخنەیەکی ئێمە هەموو خەباتێکی ئێمە لە بەرامبەر هەموو بیر و بۆچوونێکی کۆنە پەرستانێ بەرحەڵام باسە توانێت باسێکی هەمەلایەنە بێ مێدەوارم بەم چارەکە ئەوەی کە بۆم کرا حەقی خۆیم دابێتەوە کۆی کەوا سەرنجێکی کورتی لەسەر بڵێم لە کۆمنتەکانە بۆم بنووسن ڕای ئێوە چیە ئێوە پێتان وایە ئایا ئەم دوژمنکاریەی سوبارە دیموکراتەرنا لەگەڵ موسڵمانانە ئەکرێ بە خاڵێکی پۆزتیڤ ببینرێ لە خەبات لە دژی بیر و بۆچوونی دین و دواکەوتوی مەزهبیە یاخود ئەمە شتێکی ترەوە بێمە لە بەرامبەر ئەمەشا بوەستین هاوکات لەگەڵ ئەوەی کە لە بەرامبەر کۆنەپەرستی دینی و ئیسلامی سیاسی و هەموو توخمەکانی فاشیزمی ئاینی ئەوەستینەوە چاوەڕێی کۆمنتەکانتانم نەزەریەوەم بۆ گرنگە ئەتوانێ ئەم باس و قسانە لەسەر ئەم بابەتە درێژەیە هەیە بۆ لە بەرنامەکانی تریشە گفتوگویان لەبارەوە بکەین دێمە سەر خاڵێکی تر سەبارەت بە دادگای لاهای لە چەند ڕۆژی ڕابردووە دوو ڕۆژی ڕابردوو ڕۆژی هەینی 26 مانگ دادگای لاهای سەرنجام بڕیاری خۆی سەبارەت بە داواکەی
جنوبی یاخود باشووری ئەفریقیا سەبارەت بە شکایەتی لە ئیسرائیل و جینۆسایدی ئیسرائیل لە غەزا لاهای بڕیارەکانی خۆی دەرکرد. دیارە جنوبی ئەفریقا لەو داوای کە کردبووی و ئەو کەیسێکی تەقدیمی کردبوو یەکەمین خاڵی ڕاگررتنی دەست بەجێی پەلامار بوو بۆ سەر غەزا کە دیارە تعبیری پەلامار بۆ سەر غەزا و ڕاگررتنی شەڕ گوشتی جیاوازن، بەڵام ئەم داوایی جنوبی ئەفریقا قوبوڵ نەکرا. بەرحاڵ دادگای لاهای چەند فەرمانی بە ناوی فەرمانی کاتی دەرکرد کە بەپێی ئەو فەرمانانە ئیسرائیل ئەبێت دوورکەوێتەوە لە هەموو ئەو ئیجراعاتانەی کە ئەبێتە هۆکاری ژێرپێنانی مادەی دووەمی پەیماننامەی دژی کۆمەڵکوژی و هەروە ئەبێت هیچ ڕێگایەک نەگرێت لە گەیشتنی کۆمەکەکان بۆ خەڵکی غەزا، ئەبێ بە هەموو شێوازێک ڕێگا بگرێت لەوەی کەوا خەڵکانی سەر بە حکوومەتی ئیسرائیل تەسریحات و لێدوانی تەنانەت بانگەوازکردن بۆ جینۆساید و کۆمەڵکوژی لە ئیسرائیلا بکەن، ئەبێت دەوڵەتی ئیسرائیل ڕێگە لەمانە بگرێ و دەبێت بە هەموو شێوازێک خۆی دوور بخاتەوە لە کوشتار و وێرانکاری لە غەزا. ئەمە چەند بڕیارێکی فەوری بوو، بەڵام لەوە گرنگترەوەیە کە ماوەی مانگێک دانراوە بۆ ئیسرائیل کە راپۆرتی خۆی سەبارەت بە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ ئەم فەرمانانەیە بدا بە دادگای لاهای کە لە هەموو ئەمانە گرنگتر، لە هەموو فەرمانانە گرنگتر یەکێک لە گرنگترین بڕیارەکانی ئەم دادگایە قوبوڵکردنی کەیسەکە بوو. دیارە وەک ئەوانەی کە متابعیان کردووە ئەزانن، ئومێدەوارم بینەران پاشخانێکیان سەبارەت بەمە هەبێت جنوبی ئەفریقا داوایەکی لە دژی ئیسرائیل تۆمار کردبوو بۆی کامە جینۆساید بۆ مارەساکە. ئیسرائیل لە بەرەنگاربوونەوەی ئەم کەسە لە ڕۆژی دووەمە لە دادگای لاهەکە قسەی کرد، ئەساسەن وتی ئەم دادگای نابێت سەبارەت بەم کەیسە قسە بکە، ئەم کەیسە نابێت لەم دادگای مەطرح بکرێت لە بەرەوەی هیچ سەبارەت بە جینۆساید وجودی نییە لە غەزایەوە، ئێمە قوبوڵ ناکەین کە ئەم دادگایە اختصاصی ئەوەی نییە سەبارەت بەم مەسەلە دیاری کراوە قسە بکە. و دووەم شتیان دووەم مەسلەی ئەوە بوو کە ئێمە جنوبی ئەفریقیا خۆ کێشەیەک لە بەیرمانان ڕووی نەداوە، خۆ ئێمە شەڕێک لە بەیرمانان نەبووە لە جێگایەکە تا جنوبی ئەفریقا بێ لە ئێمە شکات بکە لە دادگای لاهای نێودەوڵەتی جنوبی ئەفریقای توانێت مۆزوع لەگەڵ ئێمە تەرح کات و ببێ بە کێشەیەک لە بەیرمانە تا کۆم کێشەیە بهێنرێتە دادگایانی بە جۆرێک فێڵێکی قانونی بوو بۆی کەوا کەیسەکە لە بیدایەتەوە لەبار ببرێ. دادگا ئەمەی هەموو ڕەت کردەوە، هەم کەیسی کۆمەڵکوژی یاخود جینۆسایدی وەکو کەیسی قوبوڵ کرد کەم دادگایە ئینیبکە، ئەمەش ئەکاتە ئەوەی کە ئیسرائیل خرایە قەفەزی تۆمەتباریەوە بە تۆمەتی جینۆساید. یەکەم جارە لە تاریخی ئیسرائیلە ئیسرائیل بکەوێتە دۆخێکی لەم بابەتەوە لە ئاستی نێودەوڵەتیەوە. ئەمە سابقەیەکی مێژوویە. ئەوانەی کە ئازانن دادگای لاهای لەکوێوە هاتووە یا خودی وشەی جینۆساید لە چێوە هاتووە، ئەوە ئاشنان بەوەی کە ئەمە سەرنجامی ئەو کۆمەڵکوژیە بوو کە بەرامبەر بە جووەکانی ئەوروپا کرا، بە تایبەت نازیستەکان کردیان و بە دوای جەنگی دووەمی جیهانیە ئەم دادگایە و مەسلەی جینۆساید و کەیسی جینۆساید و ئەوانە لە بنەماوە وەکو بەرەنگاری یاخود وەکو ڕاوەستانەوە بەرامبەر بەم تراژیدیا بەم هۆلۆکۆسێک کە لە بەرامبەر جووەکانە ئەنجام درراوە هاتۆتە پێشەوە. ئەمڕۆ هەمان ئەو دادگایە کە لە درێژەی ئەم ئیجراعاتانەوە بەرامبەر بە جووەکان پێک هاتبوو، ئەم دادگایە خودی ئیسرائیلی خستۆتە ناو قەفەزی ئیتیهامەوە و خستێتە ناو قەفەزی تۆمەتباریەوە و تۆمەتەکەی بەسەرەوەی جاسام تۆمەتە تەسبیتە بێ لە داهاتووە
وەرەگیرێ بە نظری ئەتیبار بڕیاری لەسەر درێ قبولەکرێ یان ناکرێ ئەمان بۆ خۆی باسێکی ترە مشینە چەند ساڵێک بخایێنێ بەڵام خودی ئەوەی ئیسرائیل خراوەتە ناو ئەم قەفەزی تۆبەتباریەوە تەتەورێکی و پەرسەندنێکی زۆر گەورەیە بە زەرەری ئیسرائیل و بە قازانجی خەڵکی فەڵەستین ممکنە دەم و دەست ئێمە هەر ئەم ڕۆژانە ئەوە نەبینین کە ئەگەر چی کاریگەری هەست پێکرێ ینی ئەو تاوانکاریانی کە ئیسرائیل لە ڕۆژەکانی ڕابردوایەکە هەستەکەی هەر ئەم دوو ڕۆژە ئاڵوگۆڕێکەوە ئەو هەواڵانە زۆرتر بەو شیدەتە نایەت کە لە ڕۆژانی ڕابردووە هەبوو قەت و ئامێکە کرا بەڵام مەرج نییە کە ئەمە ئاکامە ڕاستە و خۆکانی پێوانە بن بۆەوەی کەوا ئەم بڕیارە چەندێ گرنگە ئەمە لە درێژماوەیە و لە ماوەکانی داهاتەوە لە مانگ و ساڵەکانی داهاتووە نەک تەنها دەستی ئیسرائیل دەتوانێت ببەستێت لە ئیدامەکانی تاوانکاری ئەوانە بگرە دەستی ئەوانەش ئەبەستێ کە کۆمەک بە ئیسرائیل دەکەن ئەمریکاژە خاتە دۆخێکەوە کە ئاسان نەبێ بۆی هەروە درێژە بدا بۆی کەوا پشتیوانی لە ئیسرائیل بکاوە لەم بەرەی دژە ئینسانیا بوەستێ سەرنجی زۆر هەیە لە سەرمەیەشێک لەوانە ئەوەیە کە بۆچی دادگا دەم و دەست داوای ڕاگررتنی شەڕی نەکرد چاوەڕوانیە گەوە بکەم دادگای ئەم کارە بکەوە خودی جنوبی ئەفریقا کە کەیسەکەی دەقیم کردووە باسیەوەی کردووە کە طبعا نەیوتوە ئاگر بەس کەلیمەی سیسفایری بەکار نێناوە لەبێ سیسفایر یاخود ئاگر بەس لە بینی دەوڵەتەکانە بەکاردێەوە خودی ئەوانی کە من متابعم کردو و قسەیان لەم بابەتەوە کردووە ئەڵێن تا ئەم تعبیرە ئاگر بەس تعبیریشی دیاریکراوە بۆ شەڕ لە بینی دەوڵەتەکانە بەکاردێ ئەمی کە ئێستا لە غەزەیە هەیە شەڕ لە بینی دەوڵەتەکانە نییە هێزێکی دەوڵەتی یاخود دەوڵەتێک پەلاماری شوێنێکی تری دیاوە لەگەڵ ڕێکخراوێکە لە شەڕایە ئاگر بەس کە تۆ ئەمرێک دەرەکەی توانە بۆ هەردوو تەرەفەکەی دەرەکەی لە رووسیا کە پەلاماری ئۆکرانیا داوا توانی ئەمە دەرکەی لە بەری ئۆکرانیاش دەوڵەتە داوا دادگا داوا هەم لە ئۆکرانیا هەم لە رووسیاکە کە تەقەڕا بگرن بەڵام لەم کەیسەیە ناتوانیم داوای بکەیت داواکەی جنوبی ئەفریقیا ڕاستی ڕاگررتنی کردەوە سەربازەکان یا ڕاگررتنی تعداکردنی ئیسرائیل بوو لەسەر غەزە کە ئەم داوایە قبول نەکرا لەلایەن دادگاوە بەڵام تەواوی ئەو ناوەرۆکەی کە هاتوتە پێشەوە بە جۆرە لە جۆرەکان جێبەجێکردنی زۆر سەختە بێ ئەو فەرمانانەی کە دادگا دەری کردووە ئەگەر ئەم شەڕە درێژەی هەبێ و ئەگەر مانگێک دانراوە بۆ ئیسرائیل بۆی کەوا راپۆرتی خۆی با لەسەرەوەی چی کردو بۆی کەوا ئەم فەرمانانە جێبەجێکە ئەو دەم ئیسرائیل لە بەردەم پرسیاری گەورەیە قەرارەگرێت کە چۆنی شەڕ درێژە پێ بدا و ئەم فەرمانانەش کە دەرکراوە لە بەرچاو بگیرێ شەڕی ئیسرائیل لە غەزەیە شەڕی کوشتنی وەقەت و عامکردنی خەڵکی مەدەنیە مناڵانە ژنانە پەلاماردانی خەستەخانەکانە پەلاماردانی قوتابخانەکانە تەنانگە قوتابخانەی کە سەر بە ئۆنڕ ئەوانشن سەر بە ڕێکخراوی بەکارخستن و فریاکەوتنی پەنابەرانی ئیسرائیل کە ناوی ئۆنڕوایە سەر بە UN هەتا ئەو خوێندنگانی کە سەر بەم ڕێکخراوەشن لەلایەن ئیسرائیل و پەلامادە سەری قەتڵعامی ئیسرائیل زۆرتر لەوەی بۆ چارەسەرکردنی کێشەیەکی دیاریکراوێ بۆ تۆڵەکردنەوەیە و ئەمە بەم شێوازەی کە ئەم فەرمانان دەرکراوە زۆر سەختە بەم شێوازەی تا ئێستا هەبووە درێژەی هەبێت و بەڕێوە بچێت وەمە کێشەی گەورەی بۆ ئیسرائیل دروست کرد دیارە ئەمەی کە دادگا نەیتوانی بڕیاری ڕاگررتنی عیدوان یاخود پەلاماری ئیسرائیل بۆ سەر غەزە دەربکە بوو بەمایی ئەوەی کە گەلێک دووبارە لەسەر دادگای لاهای قسە بکەن و ڕخنە بگرن و بڵێن ئەم دادگایە دووبارە ئیسپاتی کردەوە کە ویژدانی دنیا نووسووە یاخود ویژدانی دنیا لە بەرامبەر کێشەی غەزەیە کوێر و لاڵە و ناتوانێت وەڵام بەم تاوانکاریە بداتەوە ناتوانێت بەرەنگاری ئەمە بێ لە بەشێکە ئەمە ممکنە ڕخنەیەکی بەجێ بێ لەوەی کە تەوەقعێکی زۆرتر لەوە هەبوو بەڵام لە لایەکی ترەوە هەستەکەی خودی ئەم کەمکردنەوەیە لە ئاسو تەسیری ئەم بڕیارانە ئەوەی من متابعەم کردووە زۆرتر ئەو میدیایی کە نزیکە لە ئیسرائیلەوە هەوڵەدا بەم جۆرە تەبلیغی بکە کە بەڵێ دادگا نەیوتۆ شەڕا بگرن ئیسرائیل بۆی هەیە شەڕ درێژە بداتوانە ئەوانەی کە ئینەن بۆ نمونە ئیندیپندنت بن سێرم کردڵێ بڕیاری ئیندیپندنتی بەریتانیا موقفێکی تۆزە معتەدیل و ئەوانەی هەیە پێشێکە لەو میدیانێکە
من متابعم کردو بینیم ئیندیپێندنت ئەڵێمە کارەساتە بۆ ئیسرائیل واقعا کارەساتە یعنی دەوڵەتێکی وە ئێمەمانان کە لە عێراقەوە هاتوون یا لە ئێران نەژیاوین و ئەمانە مثلەن سەر بە منتیقەی کە لە بنەماوە دژایەتی کردنی ئیسرائیل یەکێک بۆ لە پرینسیپە بنەمایەکانی زۆر لەمە درک ناکەیت ئیسرائیل لە ئاستی دنیا سمعەیەک و جێگاشوێنێکی زۆر تایبەتی هەیە دەوڵەتێکی پێشکەوتوو متەمەدین ئەلمانی ئازادی تایە دەوڵەتی دادە دەوڵەتی دادگایە قانونتیایە حاکمە و دیموکراسیەتی تەنها دیموکراسیەتی خۆر هەڵاتی ناوەڕاستە و هەموو ئەمانە هەموو ئەم سمعەیە بە ئیسرائیل دەوڵەتێکی پێشکەوتووە چەند کەسیان هەیە کە بۆ نمونە خەڵاتی نۆبڵی وەرگرتووە زانستیایە پێشکەوتووە زانیاریتیایە پێشکەوتووە یەکێکە لە وڵاتە زۆر پێشکەوتوەکان بە بەشێک لە دنیای غەرب حسابەکرێ بەڵام لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستەیە ئەمەی ئەو سومعەیە کە ئیسرائیل هەیەی ئەوەی کە ئێستا کەوتۆتە قەفەسی ئیتیهامەوە و تۆمەتبارەکرێ بۆی کات جینۆسایدی کردووە شکستێکی گەورەیە لە بەرچاوی ڕایگەشتی دنیاە و هەر لە سویدەوە تا وڵاتانی تروانم هەفتەی ڕابردوو ئەم کاریگەری ئەم بڕیارە بەسەر خۆپیشاندان و ناڕزایەکانەوە دیار بوو و کاریگەری ئەم بڕیارە بەسەر ئەو دەنگەوە کە زۆر بەتوند و تیژی لە بەرامبەر ئیسرائیل وەستاوەتەوە دەنگی خەڵکانی پێشکەوت و خواز و ئازادی خواست لە دنیاە کە لە ڕێگەی سۆشیال میدیا و نە لە ڕێگەی میدیای بڵێن ماس میدیاوە کە بەدەست کۆمپانیەکان و بەدەست سەرمایه‌دارانەوەی بەڵام لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەبینی لاوان و گەنجانی ئەوروپا چۆنچۆنی لە بەرامبەر ئیسرائیلە هەڵوێستێکی ڕەخنەگرانی زۆر تند و زۆر دروستیان هەڵبژاردووە و ئەمە ڕیاری ئەم دادگەیە کاریگەری لەسەر ئەو دەنگەشێکە و دەنگە بەرزتر دەکاتەوە و ئەم دۆخە لە درێژەی خۆیە کارێکەکە کە نەک تەنها بە بڕوای من ئیسرائیل بخاتە قەفەزی ئیتیهامەوە خودی کێشەی فەڵەستین و مەسەلەی فەڵەستینیش لە دەستی ئیسلامی سیاسی بسێنێتەوە ئیسلامی سیاسی بەوە ئەتوانێت دەستی ببڕێت لە کێشەی فەڵەستین و نەتوانێت کێشەی فەڵەستین بەکاربێنێ ئێمە دواتر دێمە لە باسی ناڕزایەکان و ئەو دۆخی کە لە ئێرانە هاتووە من دێمە سەر ئەم خاڵە کە جمهوری ئیسلامی ئێران ئەم کەیسەی زۆر بەکارهێناوە ئێستا لەم ڕۆژانەیە و ئەمە بڵێن وەسیلەیەکە و ئەمرازێکێتی بۆ ممارسەکردنی سەرکوت لە ئێرانان نەکەر جمهوری ئیسلامی هەرچی دیکتاتۆر و مستەبی دنیاە ئەردۆغان لەولاوە لە ئەفریقیای بینی لە سوودان شێڕۆیە لە کۆنگۆ عینی مەسائل بەڕێوەیە قەتوعام لە هەموو شوێنێکی دنیا ئەکرێەوە کەس باسییان ناکە ئەمڕۆ لەبەرەوەی ئیسرائیل کێشەیە کەس باسی ناکە بەڵام بەتایبەتی ئیسلامی سیاسی کەمایە پوچە لە ڕووی پەیامی اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتەوە کە هیچ شتێکی تری بۆ بەشەر پێ نییە هەمیشە و دایم کێشەی فەڵەستینی وەکو یەشێک لە ئەهرومەکان یەشێک لە وەسیلەکانی توندکردنەوەی دەسەڵاتی خۆی بەکارهێناوە لە هەر شوێنێکا دەمەکەیتەوە باسی ئازادیەکەی توانان ئەگەر ئازادی هەیە با بڕە بۆ فەڵەستین هەبێ کە باسەکەی نابێ زوڵم لە ئینسان بکرێڵێ بۆ بۆچی باسی فەڵەستین ناکەیە بۆ ئیسرائیل زوڵم لە ئینسانەکە کە باسی ژنانەکەەوە بۆ لەسەر قسە ژنانی غەزە قسە ناکەی کە قسە لەسەر مناڵانەکەی مافی مناڵان باوک نابێت لە مناڵ باتوە بێ هیمکێتوا دووبارێتەوە سەر تۆ جارە بڕۆ مناڵانی غەزە ڕزگارکەین جاوەرە باسی مافی مناڵانم بۆ کە لەلایەن باودایک و باوچیانەوە ینی بە هەر جۆرێک کە تۆ ئەتەوێ قسە لەسەر پێشکەوتون خوازێ بکەیتوانە هەمیشە و دایم ئەم مەساتەوە ئەم موسیبەتەی لە غەزە و لە فەڵەستینە هەیە وەسیلەیەکە بەدەستی ئیسلامی سیاسی و بۆ دەربازبوون لەژێر تیغی ڕەخنەوە بۆ توندکردنەوەی بڵێن جومگەکانی خۆی لە دەسەڵاتاوە لە ئاستی کۆمەلگایە ئەوەی کە جوڵانەوەیەکی ئینسان دۆستی لەسەر ئاستی دنیاە هاتۆتە پشتکێشەی فەڵەستین دروستترین و باشترین ڕێگایە بۆ ئەوەیکەوە ئەم کێشەیەوە ئەم کێشەڕەوایە لە دەستی ئیسلامی سیاسی بسێنرێتەوە بکەوێتە دەستی ئازادی خوازیەوە لە دنیاە و ئەم ئازادی خوازی دنیا خاوەنی ئەم کەیسە بێەوە خاوەنی ئەم مەسلەیە بێکە بتوانێت لە بری ئەوەی بە جمهوریەکی ئیسلامی لە غەزەیە کۆتایی بێت ئەمە یاخود بە دەوڵەتێکی تری وەکو ئوردون وەکو سووریا وەکو عێراق و وەکو میسر لە کەناری خۆر ئاوە فەڵەستین کۆتایی بێتوانە بە دەوڵەتێکی مۆدێرن و پێشکەوتووی سەردەمی لەسەر تاسەری ئیسرائیلە و فەڵەستینە پێک بێ کە جوو موسڵمان مەسیحی بێدین هەر بیر و بۆچوونێک بتوانێت وەکو هاوڵاتی
یەکسانتیایە بژی کە دیارە ئەمە چارەسەرێکی ئینسانی و دروستی دۆخی فەڵەستینە ئەگەرچی ممکنە ئەمە پێویست بەوە بکە بە ڕێگەی دوو دەوڵەتی شاتێپەڕێ بەڵام سەرنجام ئەمە ئەتوانێت چارەسەری بێ بە بڕای من دادگای لاهای بەردێکی تری لەم دیوارە بۆ داناین و بە جۆرێک لە جۆرەکان کە فکر لە ئەبعادەکانیەکەیتەوە ئەو پێشبینیانەی کە لە یەکرێ ئەتوانێت وەرچەرخانێکی مێژووی بێ بەستە بەندە بەوەی کە چەندێک هێزە شۆڕژگێڕەکان و پێشکەوتن خوازەکان ئەتوانن سوود لەم فرسەتە ببینن بۆ بەهێزکردن و قوڵکردنەوەی خەباتی ئازادی خوازانە بۆ چارەسەری ڕەوای کێشەی ڕەوای خەڵکی فەڵەستین دەرحاڵ لەسەر کێشەی فەڵەستین قسەمان کردووە لە ڕابردووە قسەی تریش ئەەکەین وەڵام پێم خۆش بوو سەبارەت بە دادگای لاهەی ئەم بەرنامەی بەسەرمان ناتێنە پەڕێ قسەیەکی لەسەر بکەین باسی ترمان هەیە میوانمان لەسەر لە هاتووەتە ناو ستۆدیۆوە هاوڕێڕێ وار عارف باسی داهاتوومان سەبارەت بە دۆخی ناڕەزایەکانی کوردستانە بێ وەک پێشتریش باسم کرد کۆمنتەکانی ئێوەم بۆ گرنگە هەندێک کۆمنت نووسراوە بەداخەوە ناتوانم لە ئێرەیە وەڵامیان بدەمەوە لە بەروی کاتی بەرنمەکە ڕێگەم پێنادا وەڵام حتمما بەڵێنەدەم کە بە نووسینیش بێ وەڵامی بدەمەوە گە پێویستیشی کرد لە داهاتوە قسەی زۆرتری لەسەرەکەی زۆر سپاس بیرم ناچێت داواتان لێ بکەم لە ڕێگەی سۆشیال میدیاوە لینکی کەناڵەکە یاخود ئەم بەرنمەیە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر بینەری ئەم بەرنامەی ئێمە بڵێ ئێستا هاوڕێ ڕێبوار لەسەر خەتە بە خێر بێ هاوڕێ ڕێبوار زۆر خۆشحاڵم کە داوەتی من قبول کرد ئەزانم زۆر مەژغوڵی بەسەرە ڕای ئەوە هەر ئامادە بووی زۆر خۆشحاڵم قوربانی تۆ شەماڵگیان دەستا خۆش بێت و سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەمان و هەروەها هەموو هاوکارانی ڕادیۆ هیوا کەناڵی هیوا بڵێت کەناڵی هیوا دەستی خۆش بە زۆر سپاس ڕێباجان من کە قسەکەم لە لای تۆ دەمهاتەوە تۆش کە قساکە لای من دەنگ باتەوە ئەگەری ئەوە بی وەختی شێشانەمان بۆ دروستەکە جار بەجار بەرحاڵ من کەمتر قساکە من زۆرتر پرسیار نەبێت بەڵام لە کاتی پرسیارەکانمان بۆی بینەران بێزار نەکەین بەڵکم ماکە لە لای خۆتۆ داکەیت تاکو بەڕاشی بینەران بینەرانش بزانن کە من چ پرسیارێکم ئاراستی دەستا خۆش بێ ماندوو نەبن ئەم چەند هەفتەی ڕابردوو جوڵانەوەی ناڕەزایەکان لە کوردستانە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەچێ چەندێک دەسەڵاتداران و دوژمنانی هەموو شتێکی جوان لە کوردستانە ئەیانەوێ خەڵک پاشگەست بکەنەوە خەڵک تۆقێنن خەڵک ترسێنن بەڵام دیارە خەڵک ئەم جارە بە دلێریەکی بێوێنەوە ڕوبەڕویانەوە سێتەوە هەموو جارێکە هەوڵی ئەوادەن خەڵک بێدەنگ بێ بە پێچەوانەوە خەڵک لێیان ڕائەپەڕێەوە زۆرتر و بەهێزێکی زۆرترەوە دێتە مەیدان پێم خۆشە سەرەتا ئیمتیباعی خۆت ببیستم لەسەر ئەمە دواتر هەندێک پرسیارمە بێ سەبارەت بە مەجرای ناڕزایەکان وەختەکەشمان 25 دقەمان هەیە بەڵکم زۆرتر فرسەت بۆ تۆیەکە ڕوونکردنەوە بۆ بینەرمەندی فەرموو زۆر باشە هاوڕێ شەماڵ دەستەکانی خۆش بێ زۆر چاکە لە ڕاستیە من لە سەرەتای ئەم جوڵانەوەی مامەستان و ناڕەزایەتەکانی مامەستانە و لە کوردستانە وە پێشترشە لە کوردستانە بووم ئەم دەورە زۆر بەوردی متابعەی هەموو بەرکەوتن و خۆپیشاندان و هەتا هەندێک لە کۆبوونەوە و دیدارەکانمان کردووە و بەشێبووین لەو جوڵەیە بە بەردەوام لە ڕێگەی ئەو تۆڕ و کۆڕ و کۆمەڵانەی کە هەن پەیوەندەکانی خۆمان ڕێخستەوە لەگەڵیانە و بارحەڵە و خۆپیشاندان و ئەترازاتەکە هەبووین تۆ باسی ئەوەت کرد کە ئەم حرەکەتە واستەکرێت کە خەڵکی ناڕازیتر و دلێرانەتر هاتوونەتە مەیدان بەڵام حەزەکەم نقطەیەک لەم بارەوە هەیە ڕۆشنتە قسەی لەسەرکەین ئەویژەوەیە گرنگی ئەم دوو هەفتە لە تاریخی ناڕزایەتەکانی مامۆستایان ئەوەیە کە دەسەڵات هەموو هێزێکی خۆی خستۆتە کار بۆ ئەوەی کە بێدەنجی کا بۆ ئەوەی کە خامۆشی کا بۆ ئەوەی کە بارها پەراوێزی کا و بۆ ئەوەی جەوێکی ترسی دروست کردووە جەوێکی تۆقانین دروست کردووە جەوی هەڕەشە جەوی غایبدان جەوی
ناردنی پیاوانی سڵح و بارحاڵ پەیوەندیەکانی خۆیان جێی بەگەرخستنی زۆر لە میکانیزمەکان لەسەروی هەمووشیانەوە دەستگاکانی ڕێگەیاندن چ بەوەی کە سیمای حرەکەتەکە لەکەدارکەن چ بەوەی کە فرمێسی تیمساحی بڕژن بۆ مناڵان و مناڵان بێبەشە بن لە خوێندن و مناڵان کارەسەیان ڕوبەڕوو ئەبێتەوە و چ بەوەی بەهەرحاڵ دەبینین هەر ڕۆژەی کۆمەڵێک لە بۆ نمونە ئەوقاف بۆ نمونە لە یەکێتی مامۆستایان بۆ نمونە لە ئەم کۆڕ و کۆمەڵانە ئێن بە زۆری ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆ بەگژی ئەم ناڕزایەتیانیانە یەکەن بەڵام خۆشیەکەی وەیە کە ئێستا هەرچی وەختێ لەم دوسێ هەفتە هەر وەختێ دەسەڵات ناڕازیترە بێ و خەڵک زیاتر ئەترسیان لە بەحسابی خۆی خەڵک دلێرانەترێنە مەدان و بەڕاستی ئێستا بوو بە نوع لە جۆک لە ناو خەڵکە ئەوەی کە ئەگەر ئێمە ئەم حرەکەت و جوڵانەوەیمان وەختێک کە بزانین بەهێزترە ئەو کاتانەیە کە دوو ڕۆژ پێشەوە شەممە پێش شەممە پێش هەینیش حکومەت و دەسەڵات و لایەنە بەرپرسەکان هەڕەشە بکەن و دۆخێ خۆشکەن بۆ خاتری بە حسابی خۆیانەوەی کە کۆتایی بە خۆپشاندانەکان هێت چونکەمە بۆتە حاڵەتێ ئێستا ئەم دوو هەفتەی ڕابردووە هەموو هەوڵەشی خۆیاندا لە هەڕەشەوە لە تەدیدەوە لە فەسڵکردنی خەڵکەوە لە هەر ڕێگەیشیکەوە بەڵام ئەبینین شەقام ناڕزایەتەکان و جوابی مامەسایان و جوابی ناڕزایەتەکە لە حالە شەقامە ئاستەکەی ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێتەوە من دەتوانم بڵێم بە تایبەت ئەوە نەی کە ئەمڕۆ خۆشم متابعەم کرد بێت بە هەمان شێوە کارچی ئەمڕۆ ئێستا خۆم لە کەلار بوومەوە ئەمڕۆ لە خۆپیشاندانی کەلار بەشداریم کردو ئێستا شەر تا ئێستا لەگەڵ جەمەلە و بەڕێزانە لە هەڵسوڕاواندا هەر لە کەلار ماوێنێتەوە قسە و باسمان هەیە ئەمە بووە بەو خاڵە پرشنداری کە ئومێدێکی زیاتر بە خەڵقەدا بە شەقامە یا بە مامەسایانەیە لە هەر حاڵە نایشارمەوە لە واقعیشا کە ئەم دوو هەفتەیە بەهەرحاڵ جۆرە لە گومان جۆرە لە دڵەڕاوچێ و زۆرە لە ترسی دروست کردبوو لێنێ و بەشیشی مامۆستایانە لایەنی کەم بە ئەو شتەیان بڵێم بەڵام وەختێکەکەین لەسەر شەقام و وەختێک کە ئیرادەی مامۆستایانە بیسێ و وەختێک کە دووپاتێکەکەنەوە و دەپاتێکەنەوە کە ئێمە لێرە ناڕۆین بەردەوامین بایکۆت بەردەوامە بەهەرحاڵ ئەم منطقی بایکۆتە ڕۆژ بە ڕۆژ ئینسان ئەحساسەکە هێزی لێگرێ فراوانتر بێتەوە قدر لە مجتەمەع زیاتر بینێتەوە و هەست بەوە ئەکەی کە نا ئەم حرەکەت و جوڵانەوەیە لە ڕاستیا وەکو ڕابردوو نییە من مەبەسم ئەوە نییە وێنەیە بدەم کە ئاخۆ ئایا ئەمە چه ئاڵوگۆڕێ دروستەکە بەڵام لە چوارمانجی ڕابردووە شتێکی دروست کردووە پێش هەموو شتێ لەنێو بزوتنەوەی مامەسایانە یەکەم جارە لە تاریخی خۆیان لە کوردستانە جوڵانەوەیەک بۆ لە ناو مامۆستایانە چوارمان و درێژەی پێشێ و ئەلەم پرۆسەش کە زۆر جێگەی دڵخۆشیە هەتا ئاستی بەرەو پێشچوون و ئاستی فراوانبوونەوەی حرەکەتەکە و ئاستی بە زۆرێ دەمکوتان لە کۆمەڵایەتی بوونەوەشی ئێمە زۆر بە شەفافی بەڕۆشیە بینین و ئەمە وای کردووە لە نێو مامەسایانە لە هەر حاڵ ئەم هیوایە بەتابەت بۆ ئەمڕۆ کە دەڵم تا دوێنێش ئەو جە و بارودۆخە بە شێوەیە بوو کە نیگەرانی دروست کرد بوو بەڵام ئەمڕۆ نوع لە ڕۆحەیەکی زۆر دلاوەرانەتر بینێت بڕوا بەخوبوونێکی زۆر زیاتر هەبوو بۆ ئێستا لەلایەکەوە خەڵک بە شێوەیەکی عام و لای شێو مامەسایان خودی مامەسایان ئەم با بڵێن ئاستە لە هاتنە مەیدانی ئەوان ئەو دۆخەی دروست کردووە بەڵام لە ڕاستی ئەم وێنەیەکی کاتیە یعنی مەسەن ئەگەر تۆ چوارمانجی ڕابردوو ببینی ئێمە ئەوەڵی ڕۆژ ئەم حرەکەتەمان بینی کە وتما بایکۆت بەڵام بایکۆت چەند قۆناغ گۆڕانی بەسەرا هاتووە هاوڕە شەماڵ یەکێک لەسەرەوە بوو کە لە سەرتاوە دەستکرا بەوەی کە کۆبینەوە لە بەردەمی پەروەردە لە سێ چوار شارە ئەو کاتە دەستکرا بەوە و ئاسەکەی چوار پێنج شار بوو لەسەرتاوە پاشان ئۆتۆماتیکی چوونە قۆناغی ڕێپێوانەوە ڕێپێوان بوو بە خۆپیشاندان وە خۆپیشاندان بوو بە ئامڕازی دەربڕینی بیرروڕای جیاواز و بیرروڕای شۆڕژێڕانە لە ناو خۆپیشاندانەکە ئەگە هەر کەسێک گوێ لە شعارەکان بێ ئەزانێ فاسیلێکی گەورە هەیە لە بینی ئەوەی کە شعارەکان خواست و داواکاریەکەیان چییە و ئەو چوار داواکاری مامەسا لەسەرتاوە داوای کردووە چییە ئەمە چیمان پێڵ ئەمە خودی ئەزمموی ناو مامۆستایان و ئەم حرەکەتی ناو مامۆستایان پرۆسەیەکە کە ئینسان تێیدا مجتەمع کە تێیدا کارەکە خەڵکی ئازادی خواست کە تێیدا کارەکە دەرفەتی بۆ خۆڵقاوە کە عقوڵتری کاتەوە ڕادیکالتری کاتەوە فراوانتری کاتەوە من لەبیرمە شەماڵجیان لە سەرەتایی دەست بەکاربوونمان چوارمانی لەوە پێش بەهەرحاڵ وەختێک کە داخوازی و جوڵانەوەی شەقام و ناڕزایەتیەکان و فراوانکردنی ناڕزایەتیەکان مامەسایان تێپەڕێنەوە بزوتنەوەی مامەسایان تێپەڕێنێ بەڕاستی هەر مامەسایان هەبوو دۆستانێکە بوون کە بەهەرحاڵ نیگەران بوون لە قسەکانی من نیگەران بوو لەوەی کە بەهەرحاڵ ئەم جۆرە بیرکردنەوەی بێت ڕیشە داکتێ لە نێو مامەسایانە کە بڵێ ئێمە خواستی کۆمەڵایەتی ترمانێت چین و توێژەکانی ترمانێت چین و توێژەکانی ترە بێنە سەر شەقامەوە بەڵام
خۆشیەکەی و ئومێدە گەورەکە ئەوەیە کە لە سێ هەفتەی ڕابردووە بە تایبەتی لەو شوێناکە لە کۆیە کۆبنەوەیشی گرنگی مامەسایان هەبوو کە ئەو کات هاوکات بوو لەگەڵ یادی مامەستا هێرشە ساڕۆژ یادی تیرۆل و کوشتنی ئەو بوو لەوێشە لە کۆبوونەکانی مامەستایانە ئەنجامگیریەکەی ئەو لایەنەی زۆر بەرجەسە کردەوە کە ئێمە دەبێ پێ بنێنە ئەوەی کەم حرەکەتە جەماوەری بێتەوە. ئەمە من پرسیارێکم هەیە لێرەیە لێرە ئەم مەسلەی جەماوەری بوونەوەی ئەم جوڵانەی بە بەڕای من لە باسی تریشە لەگەڵ ئازیزانێکا کە لێرە بوون ببوورە من مایکەکەی تۆ داخەم تا پرسیارەکەم تەواوەکەم. لە باسی ترا لەگەڵ هاوڕیانێکا کە لێرە من گفتوگۆم لەگەڵ کردوون لەسەر مەوزوع من قسەم کردووە و پرسیارم ئاراستە کردووە پێشنیار وشیشمەوە. من وا هەستەکەم کە بۆ فراوانکردنەوەی ئەم جوڵانەوەیە بەتەنها هەر بانگەواز کافی نییە، یعنی بەتەنها ئەوەی کە بڵین ئەم جوڵانەوەی ئەبێ فراوان بێتەوە بێت چین و توێژەکانی کە بگرێتەوە ئەوانە پێویستی بە هەندێک کردەوە بە هەندێک تاکتیکی دیاریکراو هەیە و بە هەندێک تەکنیکی دیاریکراو هەیە بۆ ئەمە. مەسەلەن من خەیاڵی ئەوم بوو بۆ نمونە لەناو ئەم مەکتەبانەی کە هەیە و مامۆستایان دەوامی تیاکەن هەر مەکتەبێ لە گەڕەشێکایە ناکرێت بۆ نمونە لەناو ئەو مەکتەبانەیە ڕۆژانێکی دیاریکراو کۆبوونەوە بکرێەوە تەنانەت تەلەبەکان و خێزانەکانیان ببینرێن لە قوتابخانەکانە مامۆستایان بڕۆن بیان بینن چوزانم لە بەردەمی مەکتەبەکانیشا بێ بیان بینن قسەیان لەگەڵ بکەن و موقفی وەستی خۆیانیان بۆ ڕوون بکەنەوە کە آخر باسەکە لەسەر ئەوەیە ڕێبوار لەلایەکی ترەوە ئەوەی کە دیار و بەرجەستەیە ئەوەیە خوێندنگاکانی کەچینی باڵادەست مناڵەکانی خۆیانی بۆ ئەنێرن هەموو کاری خۆیانەکەن و وەکو سعات ئیژەکەن هیچ کێشەیەکیان نییە مناڵە چێ بۆ مەکتەب و خوێنی خۆیەکە ئەوە ڕۆڵەی کارگەر و زەحمەکێشی کوردستان و خەڵکی دەستەنگی کوردستانەکە لە خوێندنگا ئەهلیەکانانی و لە خوێندنگا حکوومیەکانایە و ئەوە خوێندنگا حکوومیەکانە کەمانگرتنی تیا ئەنجام درراوە یعنی ئەم دۆخە لە بەرامبەر منداڵانە من دیارە ئەو پەڕی پشتیوانیم بۆ مامۆستایان ئەو پەڕی ڕێز لە خەباتێک و کارێکە ئەیکرد بەڵام سەرنجام ئەم واقعێتەژە بێت درک بکرێت و ئەمە دروستکردنی ئەم پردی پەیوەندیە لە بینی مامۆستایان و خەڵکو و کەسوکاری بڵێن خوێنکارانە یاخود مناڵانی خوێنکارە لە مەکتەبەکان مەسەلەیەکی زۆر زۆر زەروریەوە بێ دەست بە جێبیری لێ بکرێتەوە ڕێگەی دروست و مناسبی بۆ دیاری بکرێت کە من نازانم یاوە تا باش متابعەم نەکردووە منە مەم تا ئێستا نەدیوە فەرموو. هاوڕێ ڕێبوار مایکەکەت بکەرەوە مایکەکەت نەکراوەتەوە ببەخش ببوورە پێم بەر خۆتێکێتەوە شەماڵجان بەرحاڵ مەبەستمەوەیە کە ئەم سەرنجە دروستە زۆر دروستە و زۆریش واقعیە بەڵام وەختێک ئێمە باز لە بزوتنەوەی جەماوەریەکەین ئەم حرەکەتی مامۆستایانە خۆی خاوەنی ئەو پرۆژەیە نەبووە و نەیویستووە یا ئامادەیی نەبووە بۆ ئەوەی کە ئەم حرەکەتی مامۆستایانە وەسڵ کاتەوە بە بزوتنەوەیشی جەماوەریش بۆیە بە هەمان شێوە دابراوە لەو تەکنیکە و دابراوە لەو نەخشە و بەرنامەیەی کە ئایا ئەتوانێت ئەم حاڵەتەیە بکە ئەوەی کە من وتم جێگەی خۆشحاڵیە لە ئەخیر کۆبوونەوەی کۆیە و دوای ئەوە دەنجێکی فراوان هەیە لە ناو مامۆستایانە باسی جەماوەری بوونەوەی حرەکەتەکە ئەکەن یعنی ئەمە خودی مامۆستایان لە ڕاستیە هەتا ئێستا خۆیان ئەمە نەخشەیان نییە بەرنمەیان نییە بەڵام دەنجێک هەیە لە ناو جوڵانەوەکە و هەڵسوڕاوانێکن لە ناو جوڵانەوەکە کاریگەریان بەسەر شێوازی بیرکردنەوەی ئەوان و حتا نەخشە و بەرنامەکانی ئەوانی شا هەبووە و ئەمە ئەو نقطە عەتفەیە کە حەدیەقەل لە دووسێ هەفتەی داهاتووە ئەو پرسیارێک کە تۆ ئێڵێ بە نمونە جوابێ بەمەوە بۆ نمونە تۆ ئەخەر ئەمە یعنی چی هەر شعارە هەر قسەکردنە هەر جۆرە دەربڕینە یا دوازوارێتە داڕشنێک یا بەرنامەیەک نەخشەیە کە تۆ بتوانی بەرحاڵ هەفتە بە هەفتە ڕۆژ بە ڕۆژ ئەمە کۆمەڵایەتی بوونەوەکەی نیشان بدەیت بۆ نمونە ئێستا لە ماوەی ئەم دە ڕۆژی ڕابردووە بەڵێ گروپ دروست بووە لە نێو کارمەندانە ئەنجومەنی کارمەندان لە هەندێک لە شارەکان دروست بووە جوڵەیەکە لە نێو تەندروستی سلێمانیا جوڵەیەکە لە نێو زانکۆی سلێمانیا و چەندین گروپ و بەرحاڵ بەشی زانکۆی سلێمانی داخرا بایکۆتەکەن و جوڵەیەکە لە نێو شار و شارچەکانە کە بەرحاڵ ئەقشارێکی کۆمەلگا بەشداریەکە دوێنە لە سلێمانی لەگەڵ جەمعە لەو برادەرانە قسە و باسمانە کرد یەکێک لەو شتانەی کە قسەمان لەسەر کرد چۆنیەتی ئیشکردن و فۆکسکردن لەسەر
توێژەکانی کەی کۆمەلگا لەسەر بەشە میهنیەکانی کەی کۆمەلگا حتا ئێمە باسیێمان کرد بەرحاڵ کەم خاوەن پێداویستی یا ئۆتیزمەکان ئێمە چۆن دەتوانین ئەم هێزە بهێنە سەرجادەوە یا ئەم بەشە لەم قشەی ئێستەم دیرەی کۆمەلگا بهێنینە سەرجادەوە ئەمانە ئێستا لە حاڵی دیالۆگایە لە حاڵی قسەکردنایە من وتم لەبەر ئەوەی کە خودی هەویەتی ئەم بزوتنەوەی مامۆسایانە بەو استراتیژیەوەدا نەڕێژراوە کە بتوانێت ئەم نقطەیە بپێچێت بەڵام ئیترەمە بزوتنەوەیەکە کە ئێستا ئەمڕۆ لە کەرادیا لە هەر شارێکی کوردستان ئەو نەی مامۆسا هاتووە ئەتوانن بڵێم زۆر زواتردا سەرەوە خەڵک هاتووە ئەمە ئەو نقطە عەتفە سەرەتاییەیە کە ئەم جوڵانەوەیە زەمینەی فراوانبوونەوەی هەیە و زەمینەی جەماوەری بوونەوەی هەیە جا ئەمەی کە ئیتر لە شارێکەوە بۆ شاریشکە دەست هینە جیاوازی هەیە حتمما جیاوازی هەیە بەڵام دوجار ئەمە ئەگەر بوو بە ئەجەندا و بەرنامەی ئەم بزوتنەوەیە حتا بەشێکی بەرنامەی خودی مامۆسایان بەرحاڵم حرەکەتەیە توانێت زۆر فراوانتر و کۆمەڵایەتی بدێتەوە من ناشیارمەوە شەماڵجان لە ڕاستیا خۆم زۆر ئومێدم بەوە نییە کە لە ئێستا فەوری مامۆستایان یا ئەو ڕێکخراوانەی کە دوو دەستەن بتوانن ئەم استراتیژیە وادا ڕێژن بەرحاڵ بتوانن ئەم هەنگاوانە لە ئایندێکی زۆر نزیکا سەرسامانێکی فراوانی پێ بدەن بەڵام ئەوەی کە بۆ من جێگەی دڵخۆشی و پێشوازەیە خودی ئەم ئەقڵ و تێگەشتنە خودی ئەم نوعە بیکردنەوە لە ناو کۆمەلگاوە لە ناو فعالین و هەڵسوڕاوانەکان و حتا لە ناو مامۆسایانە زۆر بە بەرزەسەیی دەبیدێتەوە بۆیە لە شعاریانە لە بەحسیانە لە خطابیانە بەرحاڵ ئەمە ڕندانوێکی باشیە لە شار و شارچەکانی کوردستان لایەنی کەم ئیستیقبال لە کۆمەڵایەتی بوونەوەی ئەم بزوتنەوە ناڕزایەتیەکەن ئەمە بەحث بووە بەرحاڵ 4 مانگی ڕابردوو ڕەنگە ئەوە بڵێم کە مژدانی نەبێت کە بڵێم 2 مانگ زیاتر 3 مانگ بەرحاڵ خودی مامۆسایان باز لەوەکەن بانگەوازی خەڵکەکەن بۆ خاتێوی کە بێن و پشتگیریان لێ بکەن بەڵام پشتگیریکردن جیاوازە لەوەی کە تۆ پشتگیری لە کۆمەلگا ئەکەی یا ئەبێتی بشە لە ئەو ئەترازە کۆمەڵایەتی کە لە کۆمەڵایە ناڕزایەتی لە کۆمەلگایە هەیە یعنی بۆیە بە دوو ئاڕاستی جیاواز دەچێت ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کە چۆن خودی ئەم ئەترازە بۆ شوێنە بری کە تێک ئیدغامی ئەو ئەترازە کۆمەڵایەتی بێ و بە زۆرە زۆرەکان ببێتە بەشێک لە داینامیزمی خوڵقێنەری ئەو حرەکەتەیە ئێستا ئەم نمونانی کە باسم کردی لە زۆر لە شارەکان ئەم حرەکەتەیە دەبینی حتا ئەو ئاعترازاتانەی کە هەیە لە شارەکانە ممکنە شارۆچکەیەک بچکۆلە بێ بەڵام ئێستا ئومێدێک نوتفەیەکێ ئەم نوتفەیە خەریکی خۆسازماندان و خۆڕێخستنە و ئەمە بووەتە هەوێنێکە خەریکە سەر و شکل و سەر و سیمایەک بەم حرەکەتە ئەدا بە ئەندازەی ئەوەی کە کەسانی ئازادی خواز و هەڵسوڕاوانی مامۆسایان و کەسانی با بڵێن کە ڕابردوویەکی شۆڕژێڕان هەیە لە کۆمەلگایە دەتوانن کاریگەریان لەسەر ئەوە هەبێت کە چۆن میکانیزمی جەماوەریکردنەوە لە ناو ئەم حرەکەتانە بەهێزتر کرد حتا ئەگەر سەرنجام نەک ئەو فلاتفۆرمەی کە لە ناو مامۆسایانە هەیە سەکە چوار خاڵە تۆ گەڵێرە بزوتنەوەی جەماوەری یعنی بزوتنەوەی جەماوەری بەستە بەوەشی کە تۆ بەرنامەش و استراتیژیەکەشی جیاواز بێ و ئەو داواکاریەکانی جیاواز بێ شتێکی شاملیتر و کۆمەڵایەتیتر و هەمەلایەنیتر بکرێت بۆیە بەرحاڵ من نمونەوە ئێستا ببەخشە من پرسیارێکم بێ لەسەر ئەم بابەتە دواتر زۆر باشە کەوابێ هەر خۆ دوایی بیکەرەوە ڕێوارجان چونکە من ئەیکەمەوە تۆ دایەخیگەوە هەر خۆ دوایی باکە بکەرەوە تۆش دایخە باش من دایەخەم نیژێکە باش بەرحاڵ من پرسیارمە بێ دواتر لەسەر ئەمە بەڵام لێرە کۆمنتێک هاتووە کۆمنتێک و پرسیارێک هاتووە هی هاوڕێ عەلی ئەحمەد ئەڵێ هاوڕێیان ئەبێتەوە بزانن ئەوەی وای کردووە ئەم ناڕزایەتیانە بەردەوام بن خودی دەسەڵاتە کە سزای بە کۆمەڵی سەپاندووە بەسەر مامۆستایان و مچەخۆراندا بوو زیاتر لە 5 مانگە نەک ڕۆڵی ڕێکخراوەکان یانەوە ڕێکخراوەکان نین کە ئەم جوڵانەوەیان ئیدامە پێداوە ئەمە ڕێی هاوڕێ عەلیە ئەوەڵێ هەروەڵێ ئەوەشتان بیر نەچێت کە ئەم ناڕزایەتی و بایکۆتانە داواکارێکی موچەیە بۆ بە دابینکردنی موچە کۆتایی دێت ئەمە ڕێی ئەوە اینجا دواتر پرسیارێکی هەیە هەر هاوڕێ عەلی ئەحمەد دەڵێ بۆی چییە لە هەولێر و لە دوهۆک یارە مەبەستی هەولێرە لە هەولێر و لە دوهۆک ئەم ناڕزاییانە بوونی نییە تکایە وەڵام بەڵێ فەرموو بیکەرەوە شەماڵجان کراوەتەوە دەستخۆ شەماڵجان ئەو دوو پرسیارەی ئەو بەڕێزە کردو مامۆستا عەلی کردوێتی دووشتی جیاوازە یەکەم تا ئەو شوێنەی بە دەسەڵات و یەکێتی ئەگەڕێتەوە یەکێتی داینامیزمی داوانکردنەوەی ئاعترازی ناڕزایەتی نییە و هیچ منتیقێکیش نییە کە تۆ سەرکوتی ئاعترازێ بکەی و دوایی ئەمە بکەی بە دەرفەتێ بۆ ئەوەی
ئەترازەکە فراوانە بێت و زۆر بە پێچەوانەوە بەڕاستی ئەم چوار ڕۆژە ترسی دڵی مامۆستایان نیگەرانی کردبوون بابە وەختێک کە کۆنگری ڕۆژنامەگەری ئەکرێت لە ڕەنگە زۆر لەو بە ڕێزانە بینی بێتان لە کۆڵانەکان هەر سێ کەسن هەرێکی سەری تەنیشتەیەکەم زان ئاسایش بۆیان هاتووەیان نا یعنی ئەم حاڵەتەی کە دەسەڵات پێهێناوە مەبەسێتی کە بە هەر جۆرێک و هەر قیمەتێ بێ کۆتایی بەم حرەکەتەیە بهێنێ باشە بۆیە ناتوانێت هاوکار شتێکە تۆ لە دژی ڕائەوەسیتەوە زەرفێت خۆشکا بۆ ئەوەی کە هین بێ بەردەوام بێ ئەوەی کە پەرچەکردداری مامۆستایان بریتی ئەبێت لەوەی کە مسممن بەردەوامن و قاتعاً لە بەرابەر بەوەی کە ئەبێ ئەم جوڵانەوەی بەردەوام بێ و بایکۆت بەردەوامە ئەمە نیشانەی لوتفی دەسەڵات نییە ئەمە نیشانەی نوع لە بلوغی ئەم حرەکەتەیە و مامۆستایانە بەوەی کە خەریکن ئەگەنە ئەو ئاستەی کە ترسیان هەیە لە ئەزمونەکانی ڕابردوو لە شکستەکانی ڕابردوو لە سوێنماڵەکانی ڕابردوو کە زۆر کەوتووە لە سەریان لە تاریخی ساڵانی ڕابردووە مانگە دوومان کراوە چوونەتە ماڵ و هەموو شتێک کۆتایی پێهاتووە بەڵام ئێستا لە کوردستانە هاوچێشەکە پێچەوانەیە ئەو بە 4 مانگی وەچێ بەرحەڵ حرەکەتەکە فراوانترە بێتەوە بۆی وەختێکە حرەکەتەکە فراوان دەبێتەوە یعنی ئەمە اعتماد بە نەفسی خودی ئەم حرەکەتەیە دیوێشی کە ئەم پرسیارەیە ئەو قسەیە زۆر ڕاستە یعنی خۆی من لە ناو قسەکانی ئیشارەم پێکرد لە هەر حاڵە 4 داواکاریە ئەگەر بیکەی بە 14شی مامۆستایان هێشتا ناتوانن بزوتنەوەی جەماوەری دروستکە دوازارەمە قەشێکی دیاری کراوە ئەتوانێت سەرکەوتوو بێکوانە سەرکەوتوو نەبێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لە ئێستا بۆ هەر کەسێ ئازادی خواست بۆ هەر سوڕاوێکی جەماوەری تەشخیصی ئەوە بدا لەم موقعیەتە تاریخیە ئەترازێکی جەماوەری هەیە تۆ ئەتوانی مۆری خۆی خۆت بە ئەم ئاڵگۆڕۆ بەر ئەم وەزێتەوە بکەیت ئەمە هەویەتی مامۆستا نەبووە مامۆستا مەسەلەکەی ئەوە نەبووە کە ناڕەزایەتی جەماوەرێکە من وتم ئەوان مەسەلەکەم بیر نەکردوتەوەکەم مەسەلەکەی خۆیان کە بکەنە کێش مەسەلێکی گشتگیر و بۆ استراتیژی بۆ بەرنامە بۆ هەنە مەسایلی سین و توێژەکانی کە پێ بکەیت هەتا ئێساش بە پێچەوانەوە مەڵام هەتا ئێساش ئەمە غاڵب نییە لە ناو هەمویانە کە بڵێن بەم عەقلیەت و متۆدەوە بەرحەڵ ئیشکەن بەڵام مەزوعەیە فعالین و کەسایەتی زۆر بەرزەسان هەیە کە ئیستیقبالەکەن هەتا ئەم حرەکەتە بخەوێ ئەو خوان استقبالەکەن دەڵێن کلیلەکە لە شوێنێکەیە کە بێ ئەترازاتی جەماوەری پێک بێنین بۆی لە ڕاستیان ناش بێ شتێ بارکەین لە بزوتنەوەی مامۆستایان لە قیافە و توانا و ئیمکاناتەکانی خۆی ببین بە زیاتر بێ ئەو خۆشخەیاڵی ئەگەر ئێمە پێمان وابێ مامۆستایان دەتوانن بنە فریاد دڕەسی کۆمەلگا لە هەر حاڵەوە هاتووە خۆی ئەڵەمە چوار هینم هەیە داواکاریم هەیە و هەردیشان بەڕاستی هەر سێ داواکاریەکان زۆر سەرەتایین یعنی نسبەت هەتا بە کێشەی مامۆستایان با بە کێشەی مامۆستایان دواسرێتە سەر پەروەردەی ئەم وڵاتە لە هەموو سەکتەرێکە لە هەمووی وێرانترە یخ ئەگەر حرەکەتێکی ڕادیکال هەبێ حرەکەتی بەرپرس هەبێ حرەکەتێکی ئاڵوگۆڕ بەخش هەبێ ئەبێ ئەوەی بۆ استراتیژیتر و گرۆتر بێت کە تۆ قسە لەسەر پەروەردە و گۆڕینی پەروەردە چییە بۆیە قسەکە لەسەر ئەوەیە کاریگەری ئەو دەنگە کاریگەری ئەو جوڵانەوەی لەناو لە دەرەوەی مامۆستایان هەیە ئەو جموجۆڵەی لە دەرەوەی مامۆستایان هەیە ئێستا ئەو ئومێدەی لە کۆمەلگەی کوردستانە دروست کردەوە کە ئایا ئەمە تەبدیلە بێ بە بزوتنەوەیشی جەماوەری یاننا تۆ ناتوانانی من بە خۆم وەکو ڕێبا بەڕاستی لە سەعات و ڕۆژی یەکەمیم حرەکەتەوە لەگەڵم جوڵانەوە بە هەموو نەقد و ملاحەزاتێکم بە هەموو تێبینێکی خۆشمەوە بەڵام تۆ ناتوانانی پێشوەخت بڵێ ئایا ئەمە تەبدیلە بێ یاننا ئەمە کاتێک تەبدیلە بێ کە ئەوانەی کە خۆیان بە خاوەنداریەتی ئەم بزوتنەوەیەکەن ئامادەییان هەبێ ئامادەی یعنی ئەوە ناشەماڵ جامنی تۆ لە ماڵە دانیشین و لایک لێدەن و شعار بنووسین و دەستان خۆشوێت و لەولاتیش بەرحەڵ شەقام جێڵن و لەولاتیش مەوزوعم نەبێ لە شەقام و کوچ و کۆڵاناچی ئەقۆمی تۆ ئەگەر پێت وایە ئیشەکەی لەسەر جەماوەری بوونەوە ئەبێ ئەو نقطەی کە تۆ ئیشی پێکەی ئیش لەسەرەوەی منهەجێ هەبێ بەرنامەت هەبێ ئێمە بەقەریشی بەڕاستی من یەک شت بڵێم لێرەیە ببەخشە ڕێوار یەک شت بڵێم لێرەیە ئەزانی چۆنە باسی جەماوەری بوون و تودەی بوونەوە من ئێمە سەر ئەو خاڵی کە خۆت باسێ کرد زین چۆنە باسەکە لەسەرەوە نییە مامۆستایان ئەم جارە داوای چوزانم خواستی موچەخۆرانی کەش بکەن یاخود بڵێن پێویستەکە هەموو موچەکان تەوزیع بکرێن نەک موچەی ئێمە ئەم جوڵانەوەی ئاوا جەماوەری نابێتەوە هەر ئەوەی کە خۆت باست کرد باسی کێشەی پەروەردە کێشەی خوێندن کێشەی ئەوەی کە خەڵک لە کوردستانە کە مناڵی دەوڵەمەند نەبێ مناڵی چینی مرەفەه نەبێ ناتوانێت خوێندنیشی معنادار بخوێنێ و بتوانێت ئەم خوێندنەی بکا بە مایەی پێشکەوتنی لە ژیانە یاخود پەرەگرتنی لە ژیانە ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە آخر ینی بە جۆرە لە جۆرەکان خوێندن
وای لێکراوە بەم مانگرتنەش هەر ئیدامەی ئەو شتا ئەدات و ئەوانە خوێندن 100% خەریکە ئەبێتە شتێکی کەرتی تایبەت لە هیچ شوێنێکی دنیاوانە لە خودی ئەمریکایە مەکتەبەکانی ئیبتیدایی ئەوانە هەمووی هی دەوڵەتە دەوڵەت بودجەی بۆ داناوە ئینی کردو دەوڵەت بەڕێوەی ئەبا لێرە لە ئەیبینی لە کوردستانە خەریکە خوێندن تەواوە بێ بە پارە یانی پارەت نەبێ مناڵت نابێ بخوێنێ ئەم دوو کێشەی پەروەردەیە و ئەم مەسلەی پەروەردەیە و ئەوەی اینجا ناوەڕوکی پەروەردەچیەوەمانە بێ مەوزوعێک بێ کە مامۆستان بەدەستیەوە بگرن و وەکو من جارە لە بەرنامەی تریشان مواضعانم تەرح کردووە ئەمە بەدەستەوە بگرن نەتوانن ببن بە خاوەنی کۆمەلگا خۆیان وەکو خاوەنی خوێندکارەکان و نەک وەک تەنها کۆمەڵێک مەعاشخۆر و موچەخۆر خۆیان وەکو نوێنەری کۆمەلگا تعریف بکەنەوەوانە بە بڕوای من ئاوا ئەتوانێت ئەم جوڵانەوەیە بەسەرنجام بگات و سەرکەوێ بەرحاڵ ئەزانم کاتەکەمان زۆری نەماوە ڕێبواجان لە 3-4 دقەیەکا بەڵکو بتوانی ئینکەین بۆ مێدەوەی بەرنامەی تری لەسەرکردن باسانە زۆر گرنگن بەڵام ئەمڕۆ بوارمان بۆم بەرنامەیە هەر ئەوە دەبوو فەرموو باشە شەماڵجیان دەست خۆش بێ لە ڕاستیا تۆ بە قەولەڵێ وەکو ئەوەی کە خۆشە لە ناو بەشە لە بوونت لە ناو بزوتنەوەکات قسەی خۆتی حتمما هەیە لەسەرەوە بەڵام منەوە نەشت بڵێم تەواوی ئەم حرەکەتەی کە ئێستا لە کوردستانایە ئەمە خۆشخەیاڵیەکی یا کەم دیقەتێکی تەواو قوڵە ئەگەر پێمان وابێ خودی ئەم حرەکەتەی مامۆستایان ئەمە زەرفەتی یا خۆڵقێنەری یا ئەوەی کە بەرحاڵ ئەمان دەست بۆ مەسەلەی جەماوەری بوونی ناڕزایەتی جەماوەریەکانە بن ئەم ئەتوانێ وەکوتم بەشێ بێ بەڵام ئەم بەشە بۆ خۆی ئەمەنە دەردی هەیە ئەمەنە کێشەی هەیە ئەمەنە گرفتی هەیە هەر ئەو نقطە ئاخیری کە تۆ باسێکی بابە لەم کۆمەلگایە تۆ ئەگەر بتەوێت شتێ بگۆڕی ئەوەی کە ئەڵێن لە خوار و بیگۆڕی لە ڕیشەوە بیگۆڕی ئەبێ دەست بۆ ڕیشە بەری ئەمە بۆ داخوازی دیاریکراوە سەرکەوتنی ئەم حرەکەتە وتم بەرحاڵ لە باشی حاڵەتی حتا هەر چواردە هینەکەش بێ بۆ چوار ئامانجی دیاریکراوە کە ئەوە بێ بۆیە مەسەلەی بزوتنەوەی جەماوەری بەڕێخستنی بزوتنەوەی جەماوەری لە ڕاستیا لە دەرەوەی ئەم حرەکەتەیە و بە دەرەجاتێکیش لە دەرەوەی ئەم حرەکەتەوە هاتووەتە ناو ناڕزایەتیەکانی مامۆستایان باشە بەڵام ئێستا بووە بە عەقڵ و بیرکردنەوەی بەشێ لە ناو مامۆستایان ئەژین زۆر لە باشی حاڵەتەکانیان منەڵم ئەگەر 50 ملیۆنەکەی 32 ساڵی ڕابردووی مامۆستایەکیش بنەوە ئەوە تۆ بەشێکی ئەم ئەقشاری کۆمەلگاکە ڕوان پێداوەتەوە ڕێبوار بڕای بەداخەوە دیارە کێشەی ئینتەرنێتی هەیە ئاڕێ ڕێبوار ومێدەوارم بەشی ئەستی قسەکانت کردوێ من ڕێبوار بەداخەوە لەوە زیاتر لەم بابەتە ناتوانین بەردەوامی بەس ئەوە نەبڵێم هاوڕێ بڕوا بابان لێرە بوو کۆمنتێکی نووسی و کە بەشداری بکە بەداخەوە ئەمڕۆ ناتوانین بەشداری ڤیدیۆ وەربگرین بەرنامەکە هەیە ئەتوانی کۆمنتەکانی خۆت بنووسی دواتریش هاوڕێ ڕێبوار یاخود کەسێکی تر وەڵام داتەوە ببوورە ڕێبوار وەم زانی بڕای بە یەکجاری بەڵام فەرموو لە 2 دقەیە قسەکانی خۆت کۆ بکەرەوە ببە فەرموو زۆر باشە شەماڵجان ئەی بەداخەوە هیوادارم ئەم 1-2 دقەیە فرسەتمان پێ بە با من قسەکانی خۆ بکەوکەمەوە لەو شوێنەی کە وتم بەرحاڵ ئەم هەویەتی ئەم ئەتراز و ناڕەزایەتیەهی ئەو ئاڵوگۆڕە و ئەو بزوتنەوە جەماوەریە نییە دەرحاڵە بەڵام چ لە نێو مامۆستایانە چ لە ناو کۆمەلگا بەرحاڵ جوڵەیە دروست بوو ئومێدە دروست بووە کە ئەم تەسریعیاوە بە مەسەلەی ئەمری ئەم بزوتنەوە جەماوەریە بۆیە لە ڕاستیە هەر ئینسانێکی ڕادیکاڵ ئازادی خواست چەپ ئینسان دۆست کەسێک کە خوازیاری بە هەر ئەندازەیە گۆڕانکاری بێت لە کۆمەلگەی کوردستانە ئێستا دەرفەتێکی جیاوازتر هاتوۆتە پێشەوە لە ڕابردوو ئەو ئومێدەی کە ئێستا خوڵقاوە هاتوۆتە پێشەوە ئەتوانێت بە مەداخەلەی هەرچی کۆڕ و کۆمەڵ و دەستەیەک کە خۆی بە خاوەن ئەم بزوتنەوە و ئەم کۆمەلگایە بزانێت کاریگەری خۆی هەبێت لەسەر ئەو تغییر و تحولی کە لە ناو جەوهری ئەم ئەتراز و ناڕەزایەتیان ناکرێت و بەشێکیشی بەڕاستی ئەوەیە کە خودی ئەم ناڕەزایەتیە پێویستی بە تعریفکردنەوە ئەپدەیتکردنەوە و دووبارە خوێندنەوەی خۆی هەیە لە هەموو ئێترازاتەکانیە لە هەموو بەشەکانیە کە ئێڵێت نەکەن لە بەڕاستی لە مامۆستایانە بۆیە پێم وایە ئەگەر ئێمە لە ئومێدمان بەوە هەبێ ئەم ئاڵوگۆڕە بکەین کەواتە دەبێت دەست بۆ سازماندان و ڕێخستنی خودی کۆمەلگا ببێت ئەمە حەڵقەی ئەسڵیەتی و ئەمە لە ناو هەموو چین و توێژەکانی کوردستانە و ئەم حەڵقەیە لە ڕاستیە یەکێکە لە نقطە قووەتەکانی کاری ئێمە لە کوردستانە کە دەستی پێکراوە
باشە جار ڕەنگە لەم سەرەتایەوە زەعیف دەرەکەوێت زەعیف دەرەکەوێت بەڵام ئێستا حەدیەقەل لە 12 شاری کوردستانە ئەم حرەکەتەی خەریکە بەرئەو ئاڕاستەیە کە شکل با بەخۆی سەر و سامان با بەخۆی تعریفی خۆی کردووە و جوجار ئێمە وەکو بەشێ لەو حرەکەتەیە ئێمە وەکو بەشێ لەو جوڵانەوەیە کاری ئێمە لەسەر ئەوە فۆکسمان کردووە کە چۆن بتوانین بە بەرنامەوە یعنی تۆ بەرنامە نەبێ ناتوانێت استراتیژی نەبێ بەداخەوە ڕێوە دووبارە قەتع بووە ببەخشە لەوە زیاتر دیارە 2 دەقیقەش تەواو بوو بە ئومێدی ئەوەی کە لە فرسەتێکی باشتراوە تەکنیکی باشترمان هەبێ ئەم قسە و باسە ئیدامە بدەین لێرە کۆتایی بەم باسە دێنین زۆر سپاس بۆ ئێوە و بێدەوارم ژێتان لێم بێ ئەگەر ئێستاش نادواتر ڕێبوار زۆر سپاس دەکەم کە داوەتی منە قبوڵ کرد بە ئومێدی سەرکەوتن و بەرەو پێشچوونی ئەم جوڵانەوەیە و بەوەی کە ببینین لە جوڵانەوەی توێژێکی دیاریکراوی کۆمەلگاوە تەبدیل بوو بێ بە جوڵانەوەیکی سەرتاسەری لە کۆمەلگای کوردستانە هاتینە کۆتایی ئینەکان زۆر زۆر سپاس دەکەم ببوورێتە کوردستانە کاکەۆزەکە ئەزانم تێگەم بۆ مێدەوەی لە فرسەتی باشترا لە ئینتەرنێتی باشتر استیفادە بکەین لە داهاتوە هەر بژی من خزمەتام شەماڵ بۆ هەر دەرفەتێک کە بەهەرحاڵ بە پێویستان زانی بەڕاستی هەم بابەتەکە هەم زۆڵەکە لەناو کۆمەلگای کوردستانە و هەم دوجاریش ئەو کارێک ئێمە لە سوارمانگ و شەژماجی ڕابردووا کردومانە جێ ئەوە هەیە کە فۆکسێکی تایبەتی لەسەر بکەین چونکە بەهەرحاڵ ئێمە لەم ڕۆژانەی تر تقریبا ئەو کارانەی کە کردومانە خۆمان کۆ کردێتەوە و دەستەکەی خۆمان ڕاگەیاندووە کە لە ئایندەیەکی نزیکە کۆنگرەمانە بێ بەحەجەی فۆکسە کە بتوانین لە داهاتوە بەنامەی تایبەتمان لەسەر لە سەروبەرنی کۆنگرەکەتانە قسە و باسی ترمانەوە دەستت خۆش زۆر سپاس بۆ بەشداریت خزمەتانە هەر بژی بەڵێ عەزیزان ئەچینە سەر بەشی چوارەمی بەرنامەی ئەمڕۆمان کە سەبارەت بە ناڕەزاییە کارگەریەکانی ئێرانە جمهوری ئیسلامی ئێران لە ماوەکانی ڕابردووە بە سوود وەرگرتن لە دۆخی ناوچەکەەوە بە شەڕی غەزە بەڕاستی وەک ئەوەی کە زۆر کەس پێی وابوو کەم مەسەلەی غەزە بە نەخشە و پیلانی کۆماری ئیسلامی هاتووەتە پێشەوە بۆ پاراستنی خۆی حقیقەتەکەی من هیچێک نیم لەوانە بەڵام بەو ئەندازەی کە کۆماری ئیسلامی سوودی لەمە وەرگرتووە بۆ کبکردنەوەی دەنگی ناڕەزایەکان لە ئێرانە یاخود پێی وا بۆ کە توانێ سوودی لێ وەربگرێ هەندێک لەو گومانە وەجاهەتی تایە بەڵام لەگەڵەوەشە هەموو ئەمەش کە ڕوویداوە لە ناوچەکەیە هەموو ئەو شەڕ و کوشتارێکە لە ناوچەکەیە بەڕێکەوتووە هەموو ئەو دیمەنە ناڕەوایەن و حەزانێک ئێمە ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانەوە هی مناڵ و خەڵکی مەدەنی غەزە ئەیبینین نەیتوانیوە خۆڵ بکا بەسەر ئاگر و پشکۆی ناڕەزایەکانی ئێرانە و بیکوژێنێتەوە بگرم ناڕەزایانە بەردەوامن و ئەم جارە ئەگەرچی شەقام وەکو جاری جاران بە لاوان و بە گەنجان و بە خوێنکاران و ئەوانە قەرەباڵغ نییەوە دەنگی دروشمی دژی جمهوری ئیسلامی نابینین بەڵام کارگەران هەروە لە مەیدانی ناڕەزایی و خەباتە وەستاون و هەن هەم لە کارگەمان گرتنەکەن و هەم لە شەقامە خۆپیشاندانەکەن و ئەم جوڵانەوە ئازادی خوازەوە ئەم جوڵانەوەی بەرەو ئایندەیەکی باشتر لەسەر دەستی کارگەرانی ئێران درێژی هەیە لە ڕۆژەکانی ڕابردووە ئەمڕۆ مانگرتنی کارگەرانی فولادی ئەحواز کەوتوتە ڕۆژی شەشەمی خۆی ئەمە سێمین دەورەی ناڕزایە کارگەریەکانە لە ئەم کارگە گرنگەیە کارگەی فولاد واتە پۆڵای ئەحواز و دوێنێ خۆپیشاندانێکی فراوانیان بردە ناو شاری ئەحوازەوە ناو شاری ئەحوازیان ناو شەقامەکانی ئەحوازیان پڕکرد لە بانگەواز و دروشمی شۆڕجێڕانە بۆ مافەکانی خۆیان سەبارەت بەم ناڕەزاییانەوە سەبارەت بە مانگرتنە کارگەریەکانەوە سەبارەت بە دۆخی ئەمڕۆی ئێران بە پێویستمان زانی میوانداری هاوڕێکی عزیز پێنیویش هاوڕێ سەلاح مازووچیە
ئەندامی کۆمیتێ ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کە لەگەڵ ئێوەی ئازیزا بە خێراتنێکین بە خێراتی هاورە سەلاح زۆر خۆشحاڵم کە جان دەنگ نایەت ئێستا هاورە سەلاح دەنگی من هەیە دەنگی من دەبیستن بەڵێ دەنگ دەبیستن بڵێ وێنەی خۆت نبینی مشکل چێ دەنگی من نایەت حتمما کێشەکە لای خۆتە هاوڕێ دەنگی کاگڕێ بوار دەهات کە قسەی دەکەیت دەنگی من نایە نازانم وڵات ئێستاش دەنگ من نایەت بەداخەوە نازانم بێ هۆکار چی بێ ئەوە دیارە کێشەیەکی ئینتەرنێتیمان هەیە بەڵکم بە ڕۆشتن و هاتنەوە بەڵکم بە دووبارە داخل بوونەوە چاک ببێت بەڵێ بەرحاڵ ئەم ناڕەزاییانەی کە لە ئێرانە لە ماوەکانی ڕابردووە دەرکەوتون خەباتی کارگەران هیچ کات لە ئێرانە کۆتایی پێ ناتوە نەوەستاوە سەرباری ئەوەی کە جوڵانەوەی ژنجیان ئازادی بۆ ماوەیە کە بە جۆرێک ئەو دەنگە زوڵاڵێک کە بوویەتی نابیسترێ بەڵام ئەم هاوڕێ ئێستا دەنگمە بیستی بەداخەوە دەنگت نایە کاک شەماڵجان بزانە شتێک مشکلێک لای من کێشەیەک نبینم نازانم مەبێ کێشە چی بێ ئێستا چۆنە هاوڕێ دەنگمە بیستی خێر بەداخەوە دیارە کێشەیەک هەیە لە لای ئێوە هاوڕێ نازانم کاک شەماڵجان وێرای سڵاوی دووبارە ئیمکانی نییە پسێ دەرێ لە بەرنامەکە بێەوە ئەحساس دەکەم مشکلێک کە بێ لای ئێوە من دەنگی ئێوە و کاگرێبوارم دەبیست ئێستا دەنگەوە ئەبیستیت بەڵام یەک دەفعە دەنگتان قەتەڵ دەفعە دەنگمان قەتع بێ لە لای تۆ بێ دەبێ هاوڕێیانی ئازیز لەسەر ئەوانەی کە لەسەر چاتەکەن دەنگی ئێمە بیستن دەنگی منە بیستن دەنگ هەیە لە لای ئێوە هاوڕێ ئێستا دەنگمە بیستی دەنگم هەیە ئێستا دەنگم هەیە
هاوڕێ دەنگمە بیستی ئێستا من پێشتر هەم دەنجی خۆت هەم دەنجی کاگڕێبوارم دەبیست بەڵام بەڵێ. یەک دەفعە دەنجی هەردووکتان کەتەڵ بوو هاوڕێیانێکە لەسەر چاتەکان دەنگمان نەبیستن ئێستاش دەنگت نایە هەتا وەخت کاتێ سەر بەحسی ئێرانیش یەک دوو دقیقە قسەت کرد دەنگت هات بەڵام یەک دەفعە پسرا هاوڕێ سەوا ئێستا دەنگمە بیستی دەنگم هەیە نازانم ئەبێ کێشە چی بێ بەداخەوە بەرحاڵ بینەرانی ئازیز من ناچارە بم لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ هاوڕێ سەڵاحە قسەیە بکەین و دووبارە بێمەوە سەرخەت بەداخەوە کە ئەم کێشە تەکنیکیەمان بۆ دروست بوو ببەخشن